زەوی لەرزەکەی مانگی دوو لە تورکیا بە هەزاران باڵەخانەی نیشتەجێی هاوڵاتیانی کاول کرد و داڕماند. زۆرێک لە هاوڵاتیان ئۆباڵی دەخەنە ئەستۆی خراپی بیناسازی. شاری ئەستەمبول زۆرترین ژمارەی دانیشتوانی تێدایە و پتر لە 15 ملیۆن کەس لەخۆ دەگرێت و شارێکە ئەگەری ڕوودانی زەوی لەرزەی تێدا هەیە. ئەکرەم ئیمامۆگلو ئاگاهی دەدات کە ئەستەمبول ڕوبەڕووی هەڕەشەیەکی بێپێشینە دەبێتەوە. ئێمە نازانین کەی زەوی لەرزە لە ئایندەدا ڕوودەدا. ڕێگە بدەین هاوڵاتیانمان لەو باڵەخانانەدا بژین کە ڕەشەیە بۆ سەر ژیانیان خوا نەکردە وەک ئەوەیە بە مەبەست پشتگوێیان بخەین هەتا بمرن. ماڵپەڕێکی شارەوانی هەیە کە ڕێگە بە دانیشتوانی ئەستەمبول دەدات داوا بکەن پشکنین بۆ سەلامەتی خانوەکانیان بکرێت. بڕیارە ئەم باڵەخانەیە بەهۆی خراپی بنیادنانەوە بڕوخێندرێت. هاوکات باڵەخانەکانی دیکە وا بنیاتەکەی بەهێز دەکرێت و ئەوەش بەو پارەیەی پێیان دەبەخشرێت و هەروەها ئەو قەرزەشی دەدرێتە دانیشتوان. بەڵام زۆرێک لە هاوڵاتیان دەڵێن پارەیان نییە و ئێستا ئەوانە لە ژیانی خۆیان و خێزانەکانیان دەترسن. ئەپارتمانەکەی خێزانەکەم لە باڵەخانێکی 5 دایە و زۆر کۆنا، هەروەها خێزانی براکەشم هەر لەو باڵەخانەیەدا دەژین. ئەوان زۆر ترساون و تەنها شت کە هێوریان بکاتەوە ئەوەیە لە نەهۆمی سەرەوە بژین. جا ئەگەر باڵەخانەکە داڕمە هیوادارن بتوانن بە زیندوی دەرباز ببن. بە درێژایی 10 ساڵە شاری ئەستەمبول ناوەندی گەشەکردنی بیناسازیە لە تورکیا. چاودێران دەڵێن کۆنتراکتەرانی بیناسازی لەو ناوچەی زەوی لەرزەکەی لێدا ئەوانە لە شارەکەدا سوودیان لە بڕیارەکانی لێخۆشبوونی حکومت بۆ ئەو ناوچانە وەرگرتووە کە ڕێگەیان پێدەدات غەرامەی دارایی بدەن بۆ ئەوەی شەرعیەت بەو باڵەخانانە بدەن ئەوانەی پێشێلی ڕێنماییە توندەکانی پەیوەست بە زەوی لەرزەیان کردووە. yapım sistemi لەوانەیە هەمان شتیش لێرە لە ئەستەمبول بەدی بکەین، هەر بۆیە ئێمە قسە لەسەر مەترسیشی گەورە دەکەین. لێخۆشبوون بۆ دابەشکردنی ناوچەکان کێشەیەکی گەورەی خوڵقاندووە، ئەوەی کێکە لە کێشەیەکی بنچینەی فراوانتر. لە ئاکامی زەوی لەرزەکەی مانگی دوو لە تورکیا ژمارەیەکی زۆر لە کۆنتراکتەرانی بیناسازی دەستگیر کران. بەڵام گەشەکردنی بیناسازی لە تورکیا بۆتە پاڵنەری گەشەی ئابووری بێپێشینە شێواز لە تورکیا. ئەو کاری بووە پاڵپشتێک بۆ چەندان ساڵ لە سەرکەوتنی هەڵبژاردن بۆ سەرۆک ڕەجەب تەیب ئەردوگان و پارتەکەی. وێڕای یاساکان و ڕێنماییەکان، بەڵام سیاسەتی ڕانەگەیەنراوی ئەم حکوومەتە بۆ بەکارهێنانی هەموو بستێک چوارگۆشە یەکەم لە پێناو فراوانکردنی بنیاتنانی باڵەخانەی نیشتەجێبوونیان شوێنی بازرگانیە. دووەم بۆ تێرکردنی بەردەوامی گروپێکە لە بیناسازان و کۆمپانیاکانی بیناسازی، ئەوانیش لە بەرامبەردا پارە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئاکپارتی و ئەردۆغان دابین دەکەن. سەر و سەوداکردن لەگەڵ هەڕەشەی ئەو باڵەخانانەی بۆ ژیان سەلامەت نین لە ئێستادا بۆتە بایەخێکی سەرەکی و شارەداری ئەستەمبول ئاگاهی دەدات و دەڵێت ئەگەر زەوی لەرزەیەکی دیکە ڕوو بدات ئەوە 90,000 باڵەخانە لە مەترسیەکی گەورەدا دەبن. بۆ دوڕێین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.